ئەگەر خوا نەخواستە ژیان پێویستی کرد کێشەکەتان لە بینە حەل نەبوو نەگەیشتنە تێگەیشتن برتانە دەرەوەی ماڵ سڕی خۆت بۆ هەموو کەس باز مەکە. خوشکی خۆم هەرچی میوانەکەت هات هەڵی مەڕێژەوەی لە سینەتدایە باسی پیاوەکەت مەکە لای میوانەکەت تەنانەت باسی پیاوەکەت مەکە لای داک و بابت مەچەوە ماڵی باوکت لە جیاتی سەردان و قسەی خۆش باسی زەمی پیاوەکەت و ڕەفتارەکانی بکەی کە بەدڵن نیێ و ئەوەت بەدڵنی ئەوەت بەدڵنی یەکشتی باشی باز ناکەی هەمووی بزەڕبی سوور دەکەی تۆ بەیانی ئاش دەبیەوە لەگەڵەوە بەس ئەو دایک و باوکت بە عمری خۆیان خراپەی ئەو زاوایان لەبەر چاولیان ناچێت چونکە تۆیان خۆش دەوێت ئەوە بە دوژمنی خۆیان دەزانن فەقیرە دوایی تۆ بە خۆت ئەمجا شەفاعەتی بۆ دەکەی ئەوان دڵیان چاک نابێتەوە لێگەڕێ مەهێڵە تەنانەت ماڵی باوکت میوانت هاوڕێکانت لە دایرە بۆ خەڵکی مەجێڕەوە پیاوەکەش بە هەمان شێوە ئەگە هەر ناچار بووی باسی کە لای کەسێک کە ڕازدار بێ یعنی ئەویش نەچێ بۆ خەڵکی بژێڕێتەوە من خەڵکم بینیوە بڕواتان هەبێ ئەمانە لە مەدرسەی ژیانە فێر بووم کابران بینیوە چۆتە سوڵحی بینی ژن و پیاوێکەوە بۆ ئێمە جێڕاوەتەوە وەڵڵی ئەم شەو لە ماڵی فڵان کەس بووم بانگیان کردم کێشە ئەوی ژن و مێردا تەواوی مەلەفی ماڵەکەی هێناوە لەو مەدیسا لەسەر ئیش و کار هەڵی ڕشتووە تۆ غەدرت کرد خۆی شش حەو کەس بوو هیچمان بەوەمان نەزانی بوو زۆر بە چاوێکی ڕێزەوە سەیری ئەومان دەکرد زۆر بەژنێکی باش پیاوێکی باشمان تەماشا دەکردن ئەو کەسەی تۆ متمانەت پێت بوو بانگت کرد بوو منیهێنی خۆت خستبۆ بەردەستی ئەو زمانی شڕە بیخەبەر دەستی کەسێک ڕازدار بێ تەنانەت ژنەکەی خۆی لە ماڵەوە لێی نەبیستێ منداڵەکانی لێی نەبیستن بۆ هاوڕەکانی نەیجێڕێتەوە کورد دەڵێ بەس گڵ لێت ببیستێ بیخاتە قەبرەوە بۆ کەسێکی بژێڕەوە باسی کە کێشەکەت کە لێزان بێ هیوا هەیە زۆر نێنی پارێزە بەسکەکە لێ نازانێ براوە ئیشی ئەو نییە کێشەی نێوان ژن و مێردێک حەلکە بۆ کەسێکی باسکە دڵسۆزت بێ هەیە لێزانیشە بەس کێشەی تۆی نییە دڵسۆزن نییە بۆ کەسێکی باسکە ئەمین بێ ڕاستگۆ بێ دانا بێ تۆ گرێت هەیە ها شوێنە گرەیەکی لێ دراوە ئەم گرەیە پێویستی بەکردنەوە هەیە بەڵام هیوا هەیە گرەیەک لە جیاتی بکاتەوە دەیکا بە گرێ کوێرە ئەم وشە کوردیانە ڕەسەنانە زۆر گرنگیان پێ بدەن گرێمان هەیە گرێ کوێرەمان هەیە گرێ دەبێت بیکەیەوە جا هەیە کە نەزان بوو لە جیاتی گرێەکە بکاتەوە وا عاسی دەکات دەتوانانی لەوانەیە بۆ خۆ دوای بیکەیتەوە زۆر جاوامان لاتووە کە بە نەزانی دەستکاریت کرد ئەبێتە گرێ کوێرەیەک هەر ناکرێتەوە ئەمجا بەخوا ژن و پیاوی وا هەیە یەک کێشەی بچووکیان هەیە ئەوەی کە چۆتە بینەوە دایک و باوکیان بێ خوشک و برایەکیان بێ دراوسەیەکیان بێ هاوڕێیەکیان بێ هاوپیشەیەکیان بێ چونکە نەزان بووە بە نەزانی بە نادانی کاری تێدا کرد و قسەی لەسەر کرد ئەوان یەک گرێ پچکۆلیان هەبوو بەو خوای لێگەڕانە بەخۆیان دەکرایەوە ئەم دەیکا بە گرێ کوێرەیەک دەگاتە تەڵاق ئەنجار هەبوو خزمم بینیوە چۆتە بینی ژن و مێردێکەوە کەوەی گاندوێتێ تەڵاق وەڵڵی بۆ خۆی لێگەڕایە یەک هەفتەیەکە بۆ خۆیان چاک دەبوونەوە دەچوونەوە لای یەکتر بۆیە ئاگاداربی دۆستت تانە بێ وەک خۆت دڵ بە کۆڵ بۆی هەڵمەڕێژە خێراکی سەیدڵ ڕەحمەتی خوا لە مەلا غەفووری دەباغی بێ زۆر خەڵک وازانم پەندەکانی پیرەمێردن بەزەم پیاوە مناوە گەورەی کورد زۆر پەندی جوانی هەیە کە غەدری لێکراوە خەڵک ناوی نازانێ ئەمە پەندە شعرەکانی مەلا غەفووری دەباغیە کە ناسراوە بە حافزی مەهاباتی ئەڵێ دۆستت تا نەبێ وەک خۆت دڵ بە کۆڵ بۆی هەڵمەڕێژە خێراکی سەیدڵ تا ئەو نەبرژێ بۆ تۆ هەناوی هەڵمەقرچێنە جەرگل لە تاوی بزانە کاکە ئەمە خێزانە ئەمە نهێنیە کە چۆن دەوڵەت دەبێت ئەسراری خۆی پارێزراو بێت دەستگایەک بێ برزێ ئەو وڵات هەڵدەتەچێ تۆ دەستگاکەت ماڵەکەت حکومەتە ها حکومەت دەگەن نهێنیەکانی دەستگاکانی ئەمنیەتی هەمووی ئاشکرا بوو لای بەرامبەرەکەی ئەو حکومەتە لە ناوە هەڵوەشاوە ماڵ حکومەتە دەستگایەکە ئەبێ ئەمنیەتی ئەوەندە پارێزراو بێ هیچ کەسێک بە سڕی ئەو دیومەتخەلەکە نەزانێ ئەگەر ناچار بووی ئەوەی کە باسم کرد بچۆ لای زانایەک بچۆ لای دانایەک بچۆ لای مامۆستایەکی ئاینی متمانە پێکراوی چاوپاکی دەستپاکی دەمپاک بچۆ لای دەروون ناسێک بچۆ لای کۆمەڵ ناسێک ڕاوێژکارێکی خێزانی متمانە پێکراو لە ڕێی ئەوەوە بەڵکو و گرێکەت بکاتەوە گرێکەت نەکا بە گرێ کوێرە